حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی داراییەوە موچەی 5 مانگی فەرمانبەرانی بێسەر و شوێن کردووە، واتە دیار نییە ئەم موچانە پاشەکەوت کراون یاخود دواخراون. ڕۆژی دووشەممە وەزارەتی دارایی گەنجینەکان ئاگادار کردوێتەوە لیستی موچەی مانگی نوێی فەرمانبەران ئامادە بکەن، بەوەش موچەی 5 مانگ بێسەر و شوێن دەبێت. نە حکومەت دەیکاتە قەرز لەسەر خۆی نەوەک پاشەکەوتیش ناوی دەهێنێت تا بیداتەوە بە فەرمانبەران. هەرێمی کوردستان هەر سێ سەرۆکایەتیەکەی لەلایەن پارتی دیموکراتەوە کۆنتڕۆڵ کراون، بەوەش تەواوی جومگەکانی هەرێم لە دەست بنەماڵەیەکدا کۆکراونەتەوە. ئەوەش وای کردووە دامەزراوە شەرعیەکان بە تەواوی لە ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان دابماڵدرێن و لە جێگەیان چەند کەسێکی ناو بنەماڵەیەک بڕیار لەسەر چارەنووسی خەڵک بدەن. کابینەی نوێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی لەگەڵ ئەوەی هێشتا نیوەی تەمەنی بەڕێ نەکردووە زۆرترین پێشێلکاری دەستوری و یاسایی ئەنجام داوە، بڕیارەکانی بێگەڕانەوە بۆ پەرلەمان بڕگەی یاساییەکان دەردەکات. ئەوە تا بە تەنها بڕیارێک 5 موچەی فەرمانبەرانی حکومەت دابەش ناکات لە کاتێکدا ئەوە لە دەسەڵاتی حکومەتدا نییە موچەی فەرمانبەران ڕابگرێت و دابەشی نەکات، بەڵکو پێویستی بە یاسای پەرلەمان هەیە. ئەوەی ئێسا لە هەرێمی کوردستان دەگوزارێت وای کردووە حکومەت و پەرلەمان بوونونەبوونیان بەلای هاوڵاتیانەوە وەک یەک بێت، واتە لە غیابی حکومەتدا هیچ گۆڕانکاریەک ڕوونادات، بە هەمان شێوە لە غیابی پەرلەمانیشدا هیچ گۆڕانکاریەک دروست نابێت. حکومەتی عێراق ماوەی نزیکەی مانگێکە بۆ پڕکردنەوەی کورتهێنانی بودجە پەنای بۆ قەرزکردن لە نەختینەی دەوڵەت بردووە، ئەوەش بە ڕێگای یاسایی نەک بێگەڕانەوە بۆ پەرلەمان دەست بۆ پارەی دەوڵەت ببات. کەچی لە کوردستان بانکە حکومی وەهلیەکان لە دوای ساڵی 2014 خاڵی کرانەوە و نەک هەر پرس بە پەرلەمان نەکرا، بەڵکو دەرگای پەرلەمان داخرا و سەرۆکایەتی پەرلەمانیش لە هەولێر دەرکران. بە بڕوای شارەزایان هەرێمی کوردستان بەرەو ئەوە هەنگاو دەنێت کە دامەزراوە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لەدەست بدرێن، ئەوەش تەنیا لە پێناومانەوە و حزب و بنەماڵەدایە. حزبی دەسەڵاتدار لە هەرێم زۆرترین کورسی پەرلەمانی بە ڕێگەی تەزویر و ساختەکاری و بەکارهێنانی کورسی کۆتاکان کۆکردووەتەوە، هەرکات بیەوێ پەرلەمان بۆ پەردەپۆشکردن و تەصفیە حسابات بەکاردێنێت. ئەوە تا دوای هەوڵێکی زۆری فراکسیۆنە ئۆپۆزیۆنەکان بۆ پرساندنی سەرۆکی حکومەت، کەچی لە ڕێگەی سەرۆکاتی پەرلەمانەوە دژایەتی کرا و سەرۆکی حکومەت لەسەر داوای خۆی هاتە پەرلەمان، تەنها بۆ شەرعیەدان بە ساختەکاریە یاسایانەی لە موچە و بودجەدا ئەنجام دراون. یعنی هەندێک شت نائینسافیە کە دەڵێ بە 60 ڕۆژ نیو موچە دەدرێ، ئەمە وان نییە. حکومەت نە پرۆژە یاسای بودجەی هەیە نە وردەکاری خەرجەکانی بۆ پەرلەمان دەخاتە ڕوو، لەگەڵ ئەوەشدا ئامادە نییە لەلایەن پەرلەمانەوە لێپرسینەوەی لەگەڵ بکرێت. بەوەش پەرلەمان وەک فەرمانگەیەکی حیزبی لێ هاتووە کە لەلایەن حیزبەوە ئاراستە دەکرێت. ئێستا فەرمانبەرانی هەرێم نزیکەی 6 ڕۆژە موچەکانیان وەرنەگرتووە، لەگەڵەوەشدا ئەو موچەی بڕیارە پێیان بدرێت لە 18% لێ دەبردرێت کە لە بنەڕەتدا نیو موچێ و لە 18% لێ بڕاوە. لە بەرامبەردا تا دێت باج و خەرجی سەرشانی هاوڵاتیان زیاتر و قورستر دەبێت.